سڵاو ئەم کاتتان باش من ئاوارە عومەر سەعید لە شاری سلێمانیەوە ئەمێ سوپاسی فێستیڤاڵی کوردی نیویۆرکەکەم بۆ وەرگرتنی بەڵگا فیلمی تاقیگەی ژمارە 2 کە ئەم بەڵگا فیلمە بە هاوبەشی لەگەڵ هاوڕێ ئازیزم کاک ئیدریس عەبدی کاری دەرهێنان و کاری نووسین و کاری بەرهەمهێنانمان بۆ ئەنجام داوە و ئەم ساڵیش لە حوتەمین خولی فێستیڤاڵی کوردی نیویۆرک بەشدارەوە دووبارە هیوای سەرکەوتن بۆ هاوڕێیان و بۆ ئازیزانی فێستیڤاڵی کوردی نیویۆرک ئەخوازم هیوادارم ئەم فێستیڤاڵە یاخود ئەم خولە بێتە باشترین خول لە خولەکانی فێستیڤاڵی کوردی نیویۆرکدا. سڵاوتان لێبێت، من ئیدریسی عەبدیم، یەکێک لە دەرهێنەرانی کورتەفیلمی بەڵگەی تاقیگەی ژمارە 2. زۆر خۆشحاڵین کە فیلمەکەمان لە فستیواڵی فیلمی کوردی نیویۆرک نمایشەکرێت. هیوادارم کە فستیواڵێکی باش و سەرکەوتوتان ببێت. تاقیگەی ژمارە 2 باس لە ژیانی کاک حەمەد تۆفیق کات کە 6 ساڵ تەمەنیەتی و ماوەی 14 ساڵە لە بەشی شیکاری زانکۆی پزیشکی سلێمانی کارەکات و کاک حەمەد تۆفیق لە ماوەی ئەم 14 ساڵە لەگەڵ تەرمێکە کاری کردووە و لە نەهایەتە بڕیارێکی سەیرەدات. هیوادارم خۆتان فیلمەکە ببینن و جێ ڕەزامەندی هەموو لایەک.